ئەیا خۆ دەستەکان خۆشبی مامازاد ئەو بەس یەک هێلکە بوو ئەی ماشەڵڵا بەس تەماشا بکەن دێت تەشریبە وەڵای ئەوزەبۆنی زۆر خۆشای دەستەکان خۆشبی زۆر سپاس دەکەم وەڵای قەینان بە هەنجنی ماعیدەم دێشتن ئەی وەڵڵا بەس تەماشا بکەن بەخۆی دێم ئەو جارە دێم لە هەموو کوردستان دەرەجەیەکە ئەو جارە دێم ئەو زەما مازاد لۆ ئەتونای لەکن من دابنیشی تەشریبەکەش بە هەنجینی دروست دەکرێت ها ئەس تۆرە لای من دانیشە قسانم لە بۆ بکە عفودانشە یاڵا ئێ دەست خۆشبی سەلامەت بێ ئەزت خۆ بە ئەمن تام بکەم ئەوجە پێ دەرێم خۆ وەڵاهی ئەجە بەس دەرێ سپێنەی تێدانێ بەس زەردێنێ یا هیلکەی ئەوە کە تێکەڵ دەکەی زەردەکەی جوان تەرجەعێبی چای بە تامە چایستا ڕۆژی لە ئەوەندە خۆشە عفو خواردنی من هەموو بەتامە خواردنەکانم عفو خانم گرانە سعری گرانە بەس دەرەجەیەک یعنی ئێستا تۆ هێلکە ڕوونی بەچەندی دێمە جەماوەر دەرێ خواردنت دەرەجەیەک ئەم نالێم بیست بەحس ناکەم نانەکەی بنی لە گەریب خۆشەوە چی تەشریبی ئەوە بەخۆی هەم بەتام دەخۆی زمانی ماوی کرد تخوا وەڵە بەچی زۆر بەتام مامازاد کە خواردنم هەموو ڕۆژێک ببرساتی وەر تەشریبەکەی بخۆ دەزانسیە بە تەکیدی دێم ئەو دەم نەمزانی ئێرە ناوەی ئەو هاخۆشە بێرە داهاتیمە بەس ناویم نەدیتیا نەوە تەشریب مێ حەفنەوە حەفنەوە تەشریب ئەو زەما مازاد ئەمن شتە چکەم لەسەر تو زانیە دەڵێن تەقلید و شتی زۆر خۆش دەکەی بزانم چیە ئەو مەسەلە والله تقلید دوسێ کەسان زان بەس یەکی دەرێن زیاتر نانێت دێڵە بزانم چیە ئەو مەسەلە لە بۆم باسکە باسکردن نیە بزان تەقلیدی چیە لە بۆم بکە سەلەمەی لێ ما شفناهم ئەزۆیانی چیان سەلەم لێنی ماشنەوە ئەوە لە تەلەڤیزیۆنی کە بچبایە جەبهەی ئەو قسەی دەکرد جوندەکان ئەگەر زابطەکان جوندەکانەکە بچبانە ئیزازەی دەیگو ئەوانەی کە هاتنەوە سەلامیان لێ بکە زۆر سەلامیان لێ بکە ئەدە باشە چی دیکە هەیە لە بۆم بکەی قەسیدە هەیە بە عەرەبی دێڵە بە تورکی بە ئەڵمانی بە چ دەوێت چەند زمانی دەزانی ئەوانە چار زمانی دەزانی کامیان زۆر پێت خۆشە زمانە هەر چاری فولم باشە چی هەنیان پێت خۆ بە کوردی چیان شتێکم لە بۆ باسکە قەسیدەی کوردی کوردی چ دەزانی بە کوردی کوردیش دەزانم عەرەبی ئەڵمانی ئێڵە بە کوردی شتێکی کوردداریم لە بۆ باس بکە نامەوێ ئەمە ژیانم ناوێ ژیان پارە و مادەیە بە یەک فرسم ناوێ ژیان خۆی بە شادجوان دەزانی شادجوانم بە یەک فرس ناوێ بە قوربانی ناو قەتبارێک و چاوڕەشان بم چاوڕەش ماچێکم بداتێ وەڵڵا 100 ساڵ کەناسی پینە دۆزی دەکەم وەڵڵا یەک فرسم ناوێ ئەوەش بە تورکی دوز لەمانێ دوشمیشام دوز لەمانێ جولمەمەنە جولدرمانێ دوشمیشام یێرالیەم دوز لەمە غێرنا دوزدەم دوز لەمەمانێ دە بە فارسی شتەکەم لە بە فارسی نازانم بە ئەڵمانی دەزانم ئەڵە ئەڵمانی ئیش لیبیدیش ئیش ماگدیش دوو بیتە کۆ ماینە کۆشن ئێسن سوزامن شلافن سوزامن بیتە لە پاش مەرگم چ پای بێ سەر قەبرم لە بۆ شیوان نەفەس بفەرما چۆنە بێ حاڵم چۆنە بێ ماڵم وەرن یاران تەمەشاکەن کە یارم چاوی هەڵدێنێ بە یەک لەحزە هەزار عاشق بە بێ شکر و حینامین الله یارم ئەڵما دنیادا قیامەتە وارم دیارم ئەڵما وارودی 1 ملیۆن ئەڵما نامەرد جۆز و تشمەمانم ئەڵمەما منە سەرە یارم ئەڵما ئای دەستت خۆش بیتەن گۆرە هیچ کوردیم لە بۆ برێ کوردی مام ئازار خوشکە لە قەبرێش بە قوربانی ئاردەڵام بەکری دەم لە قەبرێش بە قوربانی خەوەڵەکەشی ئەوەندە حەز لە دەنجی تێ خوشکە عاشقی مە عاشق دیڵە گۆرە هیچ خۆشی ئاردەڵام بکرم لە بۆ بەخوای نازانم کو دەبێت ئەوەندە حەز لە دەنجی تێ دەنجی پێ خۆشە عاشقی دوو کەسی مە دوو کەس چێ مشکۆ لەگەر ئاردەڵام بەکری یاڵە گۆرانی چ مشکۆم لە بۆ بڵێ تا دەی نەمگووە دیسانێ چکەم لە بۆ برێ لە پاش مەرگم ئەوە بوو بە گۆرانی لە بۆم برێەوە بە گۆرانی نازانم وڵای پێ دەچی دەنجیشت خۆش بێ ناوەڵە دەنگت کە زۆری سعاتە خوا بەڕاست ئەتە لێ ئۆتونارێمە قەرار بدەین دەنگت خۆشیان خۆش خوشکە دەنگم باریکە ئەدی لەو بەسەر هات چی خۆشم لە بۆ باز ناکەیت مەسەلە چی خۆشی کوردەواری
شتی زۆر ئەنتیکەم دیتە زۆر سەیرم دیتە زۆر نازانم لەم چێلە دقی نایە ڕاست دەستەکان خۆشبی زۆر سپاس مامازاد ئەو جا من چایەکەی دەخۆم و بەردەوام دەم لە گەڕان لە ناو شەقلاوەی هێکەکەش دەخۆم خەمت نەبێ